کۆمەڵێک خاڵ هەیە کە دایک و باوکان دەتوانن سوودی لێوەربگرن لە پەروەردەی منداڵەکانیان بە تایبەت بۆ ئەو دایک و باوکانەی کە چەند منداڵێکیان هەیە واتە لە منداڵێک زیاتر زە ڕەنگە دوو برا بن یان ڕەنگە دوو برا خوشکێک من ڕەنگە سێ خوشک و برایەک بن گرنگ لە منداڵێک زیاتریان هەبێ. خاڵی یەکەم هەڵەیەکی گەورەیە کاتێک کە ئێمە وا دەکەین خوشک و براکان ڕقیان لە یەکتر ببێتەوە ئەویش بە چەند هۆکارێک. هۆکاری یەکەم کاتێک زیاتر گرنگی بە هەندێک منداڵ دەدەی گرنگی بە هەندێکی تریان نادێ بۆ نمونە دوو منداڵت هەیە گرنگی زیاتر بە دوو منداڵ دەدەی گرنگی بە دوو منداڵەکەی تر نادەی یان گرنگی بە مەهدی دەدەی گرنگی بە ئەلین و بە پاڤێڵ نادەی بە پێچەوانەوەی ئەوەی کە لە دیمەنەکە بینیمان سەرەتا گرنگیمان بە ئەلین دەدا دوای گرنگیمان بە هەردووچیان دەدا. بەڵام لە دیمەنێکیش هەبوو کە تەنیا گرنگیمان بە ئەلین دەدا و کاتێک مەهدی داوای ئەوەی دەکە ڕۆژ لێ دایکبوونی بۆ بکرێت دەمانگوت بەستە گەورە بوو و ناگونجێت و ناکرێت و دەبووە هەفتەی پێشتر لەگەڵ ئەلین بتکرد ئەمە شێوازێکی باش نەبوو. جا باشتر وایە دایک و باوکان کاتێک کە کۆمەڵێک منداڵیان هەیە بە یەکسانی لەگەڵیان مامەڵە بکەن بۆ ئەوەی ڕقیان لە یەکتر نەبێتەوە. خاڵێکی تر شتێکی تروا لە دایک و باوکان بکا کە منداڵەکانیان ڕقیان لە یەکتر ببێتەوە ڕەنگە بڵێ ئەم خاڵە زۆر سادەیە بەڵام زۆر گرینگە ئەویش ئەوەیە کاتێک ناوی هەندێک منداڵ لە منداڵەکانی تر زیاتر دێنی. بۆ نمونە من ئەمڕۆ لە دیمەنەکەی ئەمڕۆ کەمتر ناوی پاڤێڵم دێنە زیاتر ناوی ئەلین و مەهدیم دێنە ئەمەش هەڵەیە کە دایک و باوکان نابێ وەکو من دووبارێ بکەنەوە دەبێت ناوی هەرسێکیان بێنن گرنگی بە هەرسێکیان بدەن و بانجی هەرسێکیان بکەن. هەر بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ کەمتر قسەی لەگە منداڵێک کرد بوو دوو جار سێ جار زیاتر بە ئاسایی ناوی بهێنێت و بانجی بکات و پرسیارێک ئەرکێک بەرپرسیارەتێکی پێ بدە بەس بۆ ئەوەی بەشداری پێ بکرێت لە ماڵەوە گرنگی پێ بدە.